ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز. من ئاوڕەتۆفیقم لە هەڵخێم شەوی بەرنامەی پانۆراما پێتان گەیشتینەوە. سێ ڕۆژی ڕابردووی جەژنی ڕەمەزانی پیرۆز بووە مایەی هاتنی ژمارەیەکی زۆر لە گەشتیاران لە دەرەوەی هەرێمی کوردستان لە ناوەڕاست و خواروی عێراق بۆ شوێنە گەشتیاریەکان لە هەرێمی کوردستان. دیارە ڕێژەیەکی زۆر باش گەشتیار ڕویان کردوتە ناوچە گەشتیارەکان هەرێمی کوردستان بە حکومەوەی کە ناوچەی گەشتیاری زۆر لە هەرێمی کوردستان بوونیان هەیە و لە ساڵانی ڕابردوودا لە ماوەکانی ڕابردوودا ئەین دەستەی گەشت و گوزاری هەرێم بە ئەرکی خۆی زانیوە کە خزمەتگوزاری باش و پێشکەوتوو لەسەر ئاستی باڵا لە ناوچە گەشتیاریەکان بخاتە خزمەت گەشتیارانەوە و ناوچە گەشتیاریەکانیش بە ئاستی ستانداردێکی باشی نێودەوڵەتی کارەکەن و ئەتوانین بڵین هۆتێل و مۆتێلی بەرفراوان لە ناوچەکان هەیە و لە شوێنە گەشتیاریەکان لە زۆر ناوچە کە ڕووبار و دەریاچەی لێ هەمووی کەپر و شوێنی گەشتیاری ینی زۆر باش و موری حەیە بۆ گەشتیاران کاتوانن بێن لە هەرێمی کوردستان لە ناوچە گەشتیاریەکان خۆشبەختانە کاتەکانی پشویان بە شێوازێکی باش لەگەڵ خێزانەکانیان لەگەڵ کەسوکاریان لەگەڵ هاوڕێکاریان بەسەر بەرن. ئەم پێشکەوتنەی ئاستی گەشتیاری لە هەرێمی کوردستان وای کردووە کە ژمارێکی زۆر لە گەشتیاران ڕووبکەنە هەرێمی کوردستان. ئەم شەو لە بەرنامەی پانۆراما بازداتنی ڕێژەی گەشتیارانەکەین لە هەرێمی کوردستان و ئەو ناوچە گەشتیارانی کە لە هەرێم بوونیان هەیە تا چەند لە ئاستی پێویستدان و تا چەند توانیویانە خزمەتگوزاری باش پێشکەش بکەن بە گەشتیاران لە هەرێمی کوردستان. لە هەولێر میوانداری بەڕێز نەریمانگەردی و تەبێژی بەڕێوەبەراتی گەشت و گوزاری هەولێرمان کردو بە سوپاسەوە کە لە ستۆدیۆکارمان لە شاری هەولێر میوانمانە بەخێر بی کاک نەریمان. هەروەها بڕیارە لە ستۆدیۆش لەگەڵ کاک گۆران قادر و تەبێژی گەشت و گوزاری سلێمانی گفتوگۆ بکەین لەم بارەوە. سەرەتا چمە هەولێر لەگەڵ کاک نەریمان گفتوگۆ بکەین لەبارەی هاتنی گەشتیاران بۆ هەرێمی کوردستان. کاک نەریمان ساود لێ بێ جەژنی ڕەمەزانت بە قەزا لێ پیرۆز بێت چکە جاریان لە کەرکوو وابزانم جەژنە تا ئەم شەویش. هاتنی ڕێژەیەکی باشی گەشتیاران بۆ هەرێمی کوردستان وای کردووە کە بەڕاستی بژاردنەوەیشی باشە بێت لە کەرتی گەشتیاری لە هەرێمی کوردستان. حەزەکەم سەرەتا لەوە دەست پێ بکەین ڕێژەی هاتنی گەشتیاران بۆ ناوچە گەشتیاریەکان لە پارێزگای هەولێر ئەم ساڵ چۆن بوو؟ بەڵێ سلااو لە ئێوە ئێوارەتان باش. ئەمنیش جەژنە پیرۆزت لێ دەکەم هەر بە قەزا لەبەرەوەی لایمە جەژن نەماوە. دەتوانم بڵێم بەپێی ئەو ئامادەکاری کە ئێمە کردومان لە بۆ پێشوازیکردن لە گەشتیاران بە تایبەت لە شاری هەولێر لە ئاستێکی زۆر باشدا بوو. هەم با بڵێن ئامادەکاریەکانمان هەم ئەو پێشبینیانی کە کردومان لە بۆ هاتنی ژمارەیەکی زۆری گەشتیاران. خۆشبەختانە لە چەند ڕۆژی ڕابردوو بە تایبەت لە با بڵێن لەو ڕۆژانێک کە پشوو دەستی پێکرد هاتنی گەشتیاران بۆ شاری هەولێر بەردەوام بوو و بەشی زۆری ئەو میوانخانانی کە لە شاری هەولێردا هەن پڕبووبوون لە گەشتیار. بەڵام ئێمە ئەو ئامارانی کە ئەمڕۆ لەلایەن پارێزگای هەولێرەوە بڵاو کراوەتەوە تەنها هەتا دوێنەیە ینی لە ماوەی 6 ڕۆژی ڕابردوو خۆشتان دەزانن و باسیشت کرد کە ئەمڕۆژ جەژنما بوو لە شارەکانی دیکەی عێراق و تا سێ ڕۆژی دیکەش پشووە ینی ئەوەش هۆکار و هاندەرێکی زۆر باش دەبێت لە ڕۆژانی داهاتوش گەشتیارە سەردانی شاری هەولێر و ناوچە گەشتیارەکانی سنووری پارێزگای هەولێر بکەن. خۆشبەختانە تا دوێنێ تا یەکی مانگ زیاتر لە 76,000 گەشتیار سەردانی شاری هەولێریان کردبوو و بەشی زۆری ئەو گەشتیارانەش دەتوانم بڵێم لە شارەکانی دیکەی خوار و ناوەڕاستی عێراقەوە هاتبوون. گەشتیارانی کە هاتوون کاگەی نەریمانین بەپێی ئەو داتا و زانیارانی کە لە بەردەستی ئێوەیان وەکو بەڕێوەبەراتی گەشت و گوزاری هەولێر ئەتوانین بڵێ بەس ینی گەشتیاری عەرەبن ڕویان کردوتە ناوچە گەشتیاریەکانی پارێزگای هەولێر یاخود نەخێر بۆ نوێی ڕۆژەڵاتی ناوچەکانی دیکەی دەرەوەی هەرێمی کوردستان و عێراقیش هەن؟ بەڵێ خۆی نەک تەنها هەولێر ینی هەموو ئەو گەشتیارانی کە سەردانی هەرێمی کوردستان دەکەن بەشی زۆریان لە شارەکانی دیکەی خوار و ناوەڕاستی عێراقەوە دێن. بەڵام بەشێک لە گەشتیاران ینی دەتوانم بڵێن بە ڕێژەی سەتاددا ئەو گەشتیارانەش گەشتیاری بیانین بەرمونە لە وڵاتانی دراوسێ دێن یان زۆر جار بە شێوەی گروپ و لە ڕێگای کۆمپانیە گەشتیاریەکانەوە
لە وڵاتانی دیکەی ئەوروپا هەم لە وڵاتانی دیکەی خۆرئاوای ئاسیا دێن بەڵام بە شێوەیەکی گشتی بەشی زۆری گەشتیارانمان لە خوار و ناوەڕاستی عێراقەوە دێن ئەوانش کۆمەڵێک هۆکار هەنا لۆ ئەوەی ئەو ژمارە زۆری گەشتیاران لەو شوێنانەوە بێن ئەویش بەهۆی نزیکیمان و هەروەها با بڵێن پێویستی بە ڤیزە نیە کۆمەڵێک ئاسانکاری هەیە و ناوچەکانی خۆشمان بەڕاستی ئەو ئەمن و ئاسایشی کە لە هەرێمی کوردستان هەیە و هەروەها ئەو خزمەت گوزارانەی پێشکەش بە گەشتیاران دەکرێت وەکو لە سەرەتای بەرنامەکەش ئاماژەت پێکرد ینی ئاستی خزمەت گوزاریەکان تا ڕادەیەکی زۆر باشە ینی دەتوانم بڵم لە ئاستی وڵاتانی دیکەشدا هەیە لۆیە ئەوانە هۆکارن هەمووی بەیەکەوە گەشتیارانمان بەشی زۆری لە خوار و ناوەڕاستی عێراقەوە بێ. دەست خۆشکاک نەریمان دواتە دێمە خزمەت جەنابەت بۆ کۆمەڵی بابەتی دیکەی گرنگەر پێویست بە ناوچە گەشتیارەکانمان بە تایبەتی لە هەولێر و ناوچەکانی دیکە کاگۆران جەنابیشت بەخێر بی جەژنی ڕەمەزانت بە قەزا لێ پیرۆز بێ. سپاس بۆ جەنابتان و جەژن پیرۆز بێ لە هەموو لایەک زۆر سپاسانەکەی بۆ بدەرفەتە. ڕێژەی گەشتیار لە سلەیمانی چۆن بۆ کاگ نەریمان ئاماژەی پێدانی گەشتیارێکی باش ئەمساڵ بە بۆنەی جەژنەکانی ڕەمەزان و هەروەها ئەو پشوانەی کە هەیە لە بەردەم ینی گەشتیاران بە تایبەتی لە ناوچەکانی باشوور و ناوەڕاستی عێراق ڕویان کردوتە ناوچە گەشتیارەکان هەرێمی کوردستان خۆشبەختانە چونکە خزمەت گوزاری باش پێشکەش دەکرێت و ناوچە گەشتیارەکانیشمان لەسەر ئاستی دەتوانین بڵێن هەرێمی کوردستان ناوچەی گەشتیاری باش و پێشکەوتون سلەیمانی لەم ڕۆ چۆن بوو؟ بەڵێ دووبارە سپاس بۆم دەرفەتە و سپاس بۆ گرنگیدانتان بە بواری گەشتیاری کە بەڕاستی بوارێک ئاکرێت بکرێتە سەرچاوەیەکی زۆر گرنگی ئابووری و داهات و دەستخستنی داهات کە ئەتوانین بیکەینە نەوتێکی بەردەوامی چواروەرزە بۆ دەستخستنی داهاتوە بۆ ئەوەی کە حکوومەت بتوانێت لە ئایندەیەکی نزیکە پشت بە ئەم بوارە ببەستەوە پشت بەم کەرتە ببەستێ. دیارە پێش هاتنی هەر بۆنەیەک ئێمە چەندین بۆنەی ئاینی و نەتەوەیی و نیشتیمانیمان هەیە پێش هاتنی هەر بۆنەیەک ئێمە ئامادەکاری خۆمانەکەین لە بەرەبراتی گشتی گەشت و گوزاری سلێمانی و بەپێی ئەو ڕێنمایانەی کە لە دەستەی گەشت و گوزاری هەرێم پێمانەگا و بە سەرپەرشتی جەنابی شاناسخان بەڕێوەبەری گشتی گەشت و گوزاری سلێمانی ئێمە پلان ڕێژی ئەەکەین و ئامادەسازی خۆمانەکەین و بۆ ئەم جەژنەش بکە بۆنەیەکی ئاینی گەورەیە جەژنی ڕەمەزانی پیرۆز ئێمە تەواوی تەدابیر و تەواوی تەدارێکی خۆمانمان خستە بوو و لە هەردوو بازگە سەرچەکە هەردوو دەواازە سەرچەکەی شاری سلێمانی تیممان هەبوو ئەم تیمە و لیژنە گەشتیاریانە پێشوازی و بەخێرهاتنی گەشتیارانیان نەکرد و هەر زانیارێکی پێویست هەبووە و گەشتیاران پێویستیان پێ بواە لە ڕێگەی ئەم لیژنانەوە گەشت بە گەشتیاری گەشتیاریشتان بە شێوازی زارێکی هەرچیان بیستایە وەڵام ئەدرانەوە و بە شێوازی نووسراویش ئێمە بڵاو کراوە و ڕێبەری گەشتیاریشمان هەبوو ڕێبەرە گەشتیارەکەمان بە هەردوو زمانی عەرەبی و ئینگلیزی چاپ کراوە و بەشێکی زۆر لەو بنکە گەشتیاریانەی ناو شاری سلێمانی تێدایە و هەندێک زانیاری تری تێدایە لە ژمارەی تەلەفۆن و ژمارەی تەلەفۆنی ئەو شوێنانەی حەوانەوە و مانەوە و هەندێک زانیاری زۆری تایە کە گەشتیار دەتوانێت زۆر بە ئاسانی زۆر بە زمانی گەشتیارانیکەیەتم شارە ون ناوێەوە ناگەڕێ بە دوای شوێنەکان نەخێر هەموو دووری شوێنەکان لە پارێزگای سلێمانی و هەموو بە کیلۆمەترۆمان نەخشەی گەشتیاری تایە ینی ئاسانکارێکی زۆر باشی تاکراوە. لەگەڵیشیدا ئێمە لە شارەی سالم لە بەردەم پارکی نالی سنتەرێکی زانیاری گەشتیاریمان هەبوو کارامان کردبوو هەر گەشتیارێک سەردانی ئەوانیشی بکردایە لەوێ لیژنەیەکی تری گەشتیاری لەوێ بوو کە ئەوانیش بە هەمان شێوە هەمان زانیاری و هەمان گەڕۆک بوو سنتەرەکەمان شوێنێکی بچکۆلە و خنجیلەی جوانی گەشتیاریە کە لە پشوەکان و لە بۆنە و جەژن و لە مناسبە ڕسمیەکان کارا ئەکرێت وە لیژنەی گەشتیاری لە ئەبێت بۆی گەشتیاران بتوانن لەوێ زانیاری دروست و پێویست وەربگرن لەو لیژنانە و لەو کارمەندە بەڕێزەکەیشی باشدان بەڵێ دواتر یەکێک لە لیژنەکانی کە پێکهێنرا بوو بۆ ڕۆژانی جەژنی ڕەمەزانی پیرۆز لەگەڵ هاوشان لەگەڵ لیژنە هاوشکانی خامخامەتی سلێمانیە سەردانی شوێن و بنکە گەشتیاریەکانیان ئەکرد و لە بۆ ئەوەی بۆ دڵنیابوون لە ئاستی پێشکەشکردنی و خزمەت گوزاریانەی کە لەو بنکە گەشتیارانی ناو شاری سلێمانیدا پێشکەش بە گەشتیاران و میوانان و سەردانیکەرانی شاری سلێمانی ئەکرا
کۆی ئەم لیژنانەش لەلایەن لیژنەیەکی ترەوە کە لیژنەی بە دوواداچوونە ئێمە خۆمان سەرپەرشتیمانە کرد کە تەواوی ئەکاری ئەو لیژنانەش بە دوواداچوونی بۆ ئەکاوە لە هەمان کاتا خۆشی لیژنەیەەکە و هەر کات پێویست بێ ئەچێت سەردانی ئەو بنکەوە ئەو شوێنە گەشتیاریانە ئەکا ئێمە بەپێی و ئاماری برای عزیز و خۆشەویستم کاکنەریمان ڕایگەاند ئێمەش ئامارمان لایە بەڵام ئەمڕۆ داخڵنیەتایە واتە هەر سێ ڕۆژەکەی سیوێکی ئازار لەگەڵ یەکی نیسان تا ئەو سێ ڕۆژە نزیکەی 50,000 گەشتیار ڕووی لە پارێزگای سلێمانی کردووە بۆ ئەوەی کە لەم شارەدا بتوانن بە ئارامی خۆتان پێشببینی چەندتان نەکرد کە سەردان ئێمە لەسەر با بڵێن پێشببینی کارمان نەکرد ئێمە وا کارمان کرد کە ژمارەکە هەرچەند دەبێ ئێمە بتوانین ئیسیعابی بکەین و بتوانین هیچ کۆسپ و گرفت و تەگەرە و هیچ لەمپەڕێک لە بەردەمیانە نەمێنێ بۆ ئەو مەبەستەش ئێمە ئەخری و زۆربەی جار ڕایگەن بۆ مناڵێ لە مناسبەیە کاکو جەناب بتوێگە بۆنەیشی نەتەوەی بێ نیشتیمانی بێ ئاینی بێ ئەڵێن ئەم ساڵ بۆ ئەم بابەتە پێشببینیەکین ئەوە نەگەشتیار ڕووکەنە ناوچە گەشتیارەکانی سلێمانی یا هەولێر یا هەرێمی کوردستان پێشببینیەکان بە پێی تایبەتمەندی بۆنەکان ئەگۆڕێت بە پێی درێژکردنەوەی پشوەکان ئەگۆڕێت بۆ نمونە ئێستا جەژن لە لای ئێمە لە دوێنێەوە تەواو بۆ بەڵام لە باقی ناوچەکانی تری عێراق ناوچەکانی ناوەڕاست و خواری و عێراق هەتا ئێستا شوە بڵێن ئێمە ڕۆژی جەژنە و دو ئێوارەی جەژنە لە لای ئەوان دواتریش چەند ڕۆژێکی تر تا سەرەتای هەفتەی داهاتوو و دراوەتە دەم ئەم دراوەتە دەم پشووی جەژنی ڕەمەزان کە ئەمەش ئێمە ئومێدمان هەیە لەم ڕۆژانەی تریشدا ئەو ژمارەی کە ئێستا بە جنابمان ڕاگەیاند ڕوو لە بەرزکردنەوە بکات و گەشتیاری تریش بتوانن سەردانی شاری سلێمانی بکەن هۆکارەکانیش زۆرن ینی ئێمە هەرچی هەوڵی خۆمان هەیە چڕمان کردبووە تەواوی ئامادەکاریەکانمان کردبوو هەماهەنگیمان کردبوو لەگەڵ لایەنە پەیوەنددارەکانی تر بۆ نمونە وەکو بەڕێوەتی ئاسایشی سلێمانی بە تایبەتی ئاسایشی بازگەکان کە بە سپاسەوە کارێکی زۆر شارستانیانە ئەکەن و مامەڵێکی زۆر دروست و گونجاو لەگەڵ گەشتیاران ئەکەن و ئاسانکاریی تەواویان بۆ ئەکەن بۆ ئەوەی بەبێ هیچ گرفتێک بەبێ بێزاربوون داخل بە شاری سلێمانی بکەن سوپاس بۆ بەڕێوەتی هاتوچۆکە هاوکاری ئۆتۆمبیل و هۆکارەکانی گواستنەوەیانەکە بۆ ئەوەی تا نزیکترین خاڵ بێنە ناو ئەو ناوشارەوە لە ناوشارە بە ئازادانە بتوان گواستنەوەی خۆیان ئەنجام دەن گەشتیاران بجۆزنەوە و تا نزیکترین خاڵ لە ئەمانە ئێمە کوردە خۆمە بە میوان دۆست بناوبانین کاگۆرانیشکە ڕوومانتیەکەن ئەبێ زیاتر ئەمانەی ڕێزی ئاسانکاریانەی کە باسمان کرەمانە هۆکارە هاندەرەکانن کە ئێمە خوڵقانومانن ئەم ژینگەیمان خوڵقانەوە بۆ ئەوەی گەشتیار زۆرتر ڕوو لە شاری سلێمانی بکە لە هەمان کاتا ئێمە ئەو دۆخە ئەمنی کە لە پارێزگاکە هەیە بەڕاستی و ئارامی و سەقامگیریەکە هەیە وای کردووە کە گەشتیار کاتێک دێتە پارێزگای سلێمانی یاخود هەرێمی کوردستان بەگشتی ترسی لە سەری خۆی نییە ترسی لە ماڵی خۆی نییە ینی بێ ئەوەی ڕەچای ئەو مەترسیانە بکە کە لەوانەیە لە ناوچەکانی دیکەیە هەبن دێت لێرە پشوێکی ئارام و جەژنێکی زۆر ئاسوودە بەسەر ئەبا بەبێ ئەوەی مەترسی ئەوانەی هەبێ ئەو هەوای ئێمە فێنکترە لە ناوچەکانی ئەوان ئەگەر باس لە گەشتیارەکانی ناوچەکانی ناوڕاست و باشووری عێراق بکەین کە ئەمەش ئەوەیە ئەم سروشتی ئەمە زۆر جیاوازترە گەشتیار بە دوای کۆمەڵێک بابەتی سروشتی و با بڵێن هەموو ئەو بابەتانەی تردا ئەگەڕێکە لە ناوچەکانی خۆی دەست ناکەوێەوە نییە خواردنیەمەش بەخوا خۆشترە لە چاو خواردنیانەوە مەسەرەن ئاو هەواکەمان سروشتەکەمانەمانە هەمووی هۆکاری هاندەرن لەگەڵیدا تایبەت بە پارێزگای سلێمانی دانیشتوانی پارێزگای سلێمانی خانەخوێکی زۆر باشن بۆ ئەوەی لەگەڵ گەشتیاران مامەڵە بکەن بە زووی ئینسیجامەکەن زوو تێکەڵ ئەبن بە جۆرێک جەنابتان ئەتوانن ئاوێنەی کامێراکانتان بەرنە ناو شوێنە گشتیەکان و شوێنە گەشتیارەکان لە گەشتیاران بپرسن هیچ کەسێک هەست ناکا کە زۆرینیانمان دوان دوڵێەوە هەستەکەین هەر لە شوێنەکەی خۆمانین هەستەکەین لە ماڵی خۆمانین هەستەکەین پارێزگاکەمان نەگۆڕاوە ینی ئەوەنە مامەڵەیەکی ودیانە و زۆر شارستانیانە لەگەڵ ئەکرێ و پێشتریش ئێمە 10 ڕۆژ 15 ڕۆژ پێش هاتنی جەژن ئێمە لە ڕێگەی لیژنە گەشتیارەکانمانەوە تەواوی بنکە گەشتیارەکانمان ئاگادار کردبووە بەوەی کە خزمەت گوزاریەکانیان لە ڕۆژانی جەژن و ڕۆژانی دوای پشووی جەژنیشە بەڕووی گەشتیارانە کراوە بێ خۆشببختانە هەتا ئێستا هیچ ئاستەنگ و گرفتێکی ئەوتۆ بۆ یەک تاکە گەشتیاریش دروست نەبووە لە پارێزگای سلێمانیە کە ئەمەش مای شانازیەوە ئەمەش ئێمەوە هەستەکەین کە ئەو ڕەنجومان دووبوونەمان هاتۆتە بەر و هیچی بەفیڕۆ نەچوو. دەست خۆشکا گۆرانچەند دێم و خزمەت جەنابەت بەڕاستی ئەنی ئەو هەوڵانە هەوڵی جدین و بێ هەمومان ینی پشتیوانی بکەین کاگە نەریبان بابەتی ئەوەی کە ینی بۆ نمونە سەکا گۆران ئاماژەی بۆ کۆمەڵە خاڵی گرنگدا دڵنیام ینی لە هەولێر و لە دهۆکیش کە
کۆمەڵێک ناوچەی گەشتیاری زۆری لێ و بەڕێوەبەتی گەشتیاریەکان ئێوەش بە ئامان شێوە بە پلان و بەرنامە پێشوەختە ینی کارەکەن و پلانتان داناوە پێشوازیکردن لە گەشتیاران دەڵێن ئێوەش ڕێبەری گەشتیاریتان هەبوو و دەواازەکانیش ینی کە گەشتیارانی پێدا دێنە ناوە بۆ هەرێمی کوردستان ڕێنمایی و ینی ڕێگانیشاندەری خۆتان هەیە ئەو ناوچە گەشتیارانی کە بۆ نمونە لە هەولێر هەیە ینی هەمووی دیاری کراوە لە ڕێبەرێکی گەشتیاریە بخرێتە بەردەم گەشتیارێکی عەرەب کە ڕاستە ئەوان زۆریە هەرێمی کوردستان و ئەوان زۆر جار لە ئێمە شارەزاتریشن بازێ ناوچە دۆزنەوە بە حەقەت ئێمە پێی پێ نابین و شارەزانین بەڵام گرنگەوەیە ینی تۆ کە ئەڵەی ژێرخانی گەشت و گوزاریم پتەوەکەم لەسەر کۆمەڵە بنەما بێ پتەویکە یشێک لەوانە تۆ بێ ڕێبەری گەشتیاریت هەبێ بەڕێوەبەتی گشتی گەشت و گوزار لە هەولێر ئەم بابەتی چۆن بە هەندوەرگرتووە بەڕاستی کاک نەریمان بڵێ خۆی بابەتی پێشوازیەکە ینی کاگۆرانیش ئاماژەی پێکرد ئەو ڕێنمانەی کە لە دەستەی گشتی گەشت و گوزارەوە دەردەچن ڕاستەوخۆ لە هەموو پارێزگا و ئیدارە سربەخۆکان جێبەجێ دەکرێت ینی بەنمونە لە بابەتی پێشوازیکردن لە گەشتیاران تیمەکانی هەموو بەڕێبەراتی گشتەکان لە دەواازە و خاڵە سنووریەکانی هاتنە ناوەی گەشتیاران لە بۆ ئەو شوێنە یان لە بۆ ئەو شارە یان لە بۆ ئەو ئیدارە سربەخۆیە تیمەکانی گەشت و گوزار لەوێ بوونیان هەیە جگە لەوەش لە ناو شاریش هەموو تیمەکان چاودێری بنکە گەشتیاریەکان دەکەن لەوەی ئەگەر گیر و گرفتێک ڕوبەڕووی گەشتیار ببتەوە بتوانین بە زووترین کات چارەسەری بکەین ئەوەی پەیوەستبی بە بابەتی مارکێتینگ یان بە بازارکردن لە بواری گەشتیاری مە وەکو گەشت و گوزاری هەولێر لە کۆتایی ساڵی پار ینی لە کۆتایی 24 کۆمەڵێک بابەتی بە بازارکردنمان چاپ کرد لە ئەوەی ببێتە هۆکارێک لە بابەتی بە بازارکردن ینی یەکێک لەوانە ڕێبەری گەشتیاری بە هەردوو زمانی عەرەبی و ئینگلیزی نزیکە 5,000 دانەمان لێ چاپ کرد و هەروەها فۆتۆ ئەلبومێکی گەشتیاری هەموو ناوچە گەشتیاریەکانی سنووری پارێزگای هەولێری تێدایە لەگەڵ کۆمەڵێک بابەتی دیکە لە ئەوەی ئەوانە هاندەر بن لە بۆ گەشتیارن ئەو تیمانی ئێمە لە بازگەکان یان لە خاڵە سنووریەکان یان ئێمە بنکەیەکی تایبەتیشمان لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر هەیە ئەوانە هەموو ئەو ڕێبەر و نەخشە گەشتیارانە بەسەر گەشتیاران دادا بەش دەکەن لە کاتی پێویستدا هەروەها بە تایبەت ئەو کۆمپانیە گەشتیارانی کە گروپی گەشتیاری دەهێنن لە بۆ شاری هەولێر مە ڕاستەوخۆ کۆنتاکمان لەگەڵ ئەو کۆمپانیانە هەیە و بەشی زۆری ئەو ڕێبەرە گەشتیارانە بەسەر ئەوان دادا بەش دەکەین جگە لەوانی کە بە ئۆتۆمبیلی تایبەتی خۆیان دێن و تیمەکانی ئێمەش لە بازگەکان بوونیان هەیە ڕێنمایی دەدەنە گەشتیاران و هەروەها هێڵێکی گەرمیش هەیە گەشتیاران دەتوانن لە حاڵەتێک ئەگەر پێویست بوو پەیوەندیمان پێوە بکەن لەوەی بتوانین ڕاستەخۆ ئەو گیر و گرفتانی کە هەیە چارەسەری بکەین هەرچەندە ئەوەی کە مای خۆشحاڵیە ینی لە چەند ڕۆژی ڕابردوو هیچ گیر و گرفتێک نەبووە کە خوا نەخواستە دڵی گەشتیاری ڕەنجاند بێ یان ببێتە بێزارکردنی گەشتیار لە کاتی سەردانیکردنی لە بۆ شاری هەولێر کەواتە توانین ئێمە ئێستا بڵێن ینی ژێرخانی گەشتیاریمان ژێرخانێکی باشە وەکو کاگۆرانیش توانین ینی لە داهاتووە ینی بڵین ئەمیش لە مقابلی نەوت داهاتەکەی ئەوەیە ئەتوانین بۆ پێشخستنی هەرێمی کوردستان و پەرەپێدانی کەرتی گەشتیاری بەکاری بێنین لە مێژە با بڵێن ئامانجی گشتی حکوومەت ئەوەیە کە بە تایبەت لە کابینەی نۆیەم کە گەشت و گوزار دەکرێت ببێتە یەکێک لە سەرچاوەکانی داهات لە بۆ هەرێمی کوردستان بەگشتی ئەوەی کە باسی ئەگەر ژێرخام بکەینەمە هەم لە ڕووی سروشتیەوە ژێرخانێکی زۆر باش لە هەرێمی کوردستان و بە تایبەت لە شاری هەولێر هەیە کە گەشتیار ئارەزووی ئەو شوێنانە دەکەوە لە ڕووی ئەوانەی کە خزمەت گوزاری گەشتیاریە بنمونە وەکو میوانخانەیە و چێشتخانەیە و هۆکارەکانی کات بەسەربردننی گەشتیارانە ئەوانە لە بەشی زۆریان لە دەتوانە بڵێم لە شاری هەولێر بوونیان هەیە بنمونە گەورەترین باخچەی ئاژەڵان لە شاری هەولێر هەیە کە لەسەر ئاستی عێراق و ناوچەکە دەتوانە بڵێم یەکەمە لە ڕووی دەگمەنیە و جۆر و ئاژەڵەی کە لەوێ هەیە یان لە ڕووی پانتایی شوێنەکە وەجگە لەوەش لە شاری هەولێر ئێستا بەپێی ئاماری دەستەی ئاماری گشتی عێراقی شاری هەولێر لە ڕیزبەندی یەکەمە لە میوانخانەی 5 ئەستێرە کە لە ئێستادا لە هەولێر 23 میوانخانەی 5 ئەستێرەمان هەیە لەسەر ئاستی نێودەوڵەتی پێشوازی لە گەشتیاران دەکات جگە لەوەش کۆمەڵێک براندی نێودەوڵەتی لە شاری هەولێر هەیە کە ئەوانە خۆی لە خۆیدا دڵنیایەکی زۆر دەداتە گەشتیار لە ئەوەی سەردانی ئەو شوێنە بکە چونکە بێگومان ئەو براندە نێودەوڵەتیانە کە لە هەر شوێنێکە بێ ئەوە دڵنیایەکی زۆر باشە هەم لە ڕووی پاک و خاوێنیەوە هەم لە ڕووی خزمەت گوزاریەوە هەم لە ڕووی ئەمنیشەوە دەبێتە هۆکارێکی سەرەکی لۆ هاتن ناوەی گەشتیار دەست خۆشکاک نەریمان
کاگۆرانەی بابەتی ئەوەی کە هۆتێل و مۆتێل و سەیرانگاکانمان بەڕاستی ینی وەکو کاگنەریمان ئاماژەی پێدا لە هەرێمی کوردستان ینی بە تایبەتیەوە تا شاری هەولێر خاوەنی کۆمەڵێک هۆتێلی ینی 5 ئەستێرە هۆتێلی بەناوبانگی براندی نێودەوڵەتی و ئەتوانی ئەمانە تۆ ینی چۆنڵی مارکتینێکی باشی بۆ بکەی گەشتیاری نەک ینی ناوخۆی هەرێمی کوردستان و عێراق بگرە گەشتیاری بیانیش بێنیتە ناوە. سنووری پارێزگای سلێمانی لەمڕۆ لە چاستێکدایە و هۆتێل و مۆتێل و ینی شوێنە گەشتیاریەکانمان و چۆڕاستی زۆر ینی شوێنی گەشتیاری گرنگی ژێ لە ناوچەی سلێمانی و بۆ نمونە هۆتێل و هەروەها میوانخانەی گەورەشەیە لەم شارەدا ئەمانەوە چۆن توانیتانەوەکو بەڕێوەبەتی گەشت و گوزاری سلێمانی مارکتینی بۆ بکەن و سوودی لێبیرن بە حەقیقت. بەڵێ بێگومان ئێمە ئەگەر بێت و باس لەو بنکە گەشتیارانە بکەین لە ناو شاری سلێمانی زیاتر لە 1000 بنکەی گەشتیاریمان هەیە بە چالاکیە جۆرا و جۆرە گەشتیاریەکان بۆ نمونە با بڵێن شوێنەکانیمانەوە حەوانەوە لە هۆتێل لە مۆتێل لە کابیناتی سیاحی لە سەیرانگا لە هەوارگا لە گوندی گەشتیاری ئەمانە ژمارەی باش و بەرچاو هەیە لە ناو پارێزگای سلێمانیە و لە یەک ئەستێرەوە ئەمانە خزمەت گوزارەکانی خۆیان هەیە هەتاکو پلە نایابی 5 ئەستێرە بێگومان وەکو جەنابەت ئاماژەت پێداوە کە نەریمانیش باسی کرد لە ناو شاری سلێمانی ژەو براندە جیهانیانە هەن و هەڵگری ناوی با بڵێن چەندین ئۆتێل و ئەو بابەتانشمان هەن کە پلە نایابن و 5 ئەستێرەن و براندی ناسراوی جیهانین لێرش ئەو خزمەت گوزاریانە هەیە و هەروەها سەیرانگا هەیە مەسەن زۆر شوێنی تەرفیهی تر هەیە کە گەشتیار دەتوانێت ڕووی تێبکات کە تەنها لە شاری سلێمانی هەیە و ئێمە لەگەڵیدا چەندین براندی ناوخۆییشمان هەیە ئێمە کە ناکرێت لێرەدا باسکەین لەبەرەوەی نەبێتە ڕێکلامەوانە هەمویان کەرتی تایبەتن بەڵام بە جۆرێک لە جۆرەکان ئێمە وەکو کەرتە گشتیەکەی گەشت و گوزار ئەوەی کە پلانە گشتیەکە با بڵێن کەرتە گشتیەکەین ئێمە لایەنە حکومیەکەی گەشت و گوزارین لە بەرامبەر ئێمەشتا بەشەکەی ترمان هەیە کە کەرتی تایبەتەوە کەرتی تایبەت ئێمە لە ڕێگەی با بڵێن هەماهەنگێکی زۆر باشمان هەیە کارەکانمان زۆر لەگەڵ ئەوان ڕێخستووە و هەماهەنگیمان گەشتۆتە ڕادەی هاوکاری تێپەڕاندەوە گەشتۆتە ڕادەی تەواوکاری بۆ نمونە ئێمە خۆمان بە تەواوکاری یەکتر ئەزانین لەو بوارەداوە لەم ڕۆژەوە لەگەڵ کۆمەڵەی میوانخانە و چێشخانەکان لە سلێمانی و هەروەها کۆمەڵەی کۆمپانیا و نووسینگە و بریکارە گەشتیاریەکان لە سلێمانی ئێمە هەمانجی تەواومان هەیە هەموو کارەکانمان ئاگامان لە یەکترەوە چاودێریی زۆر باشی و جێگایانە ئەکرێن و بەردەوام لە پشکنینەکان بۆ ئەو شوێنانە بەردەوامە و ئەو ڕێکارە پێویستە حکومیانەی کە پێویستە ئەوانش جێبەجێ ئەەکەن کە ئەوان بوونەتە هۆکار بەڕاستی ئێمە لەم جەژنەدا ئێمە چەندین گروپی دەرەوەی هەرێمیشمان هەبووە کە جگە لە کاڵم دەرەوەی هەرێمە بەسم دەرەوەی عێراقیشەکە بۆ نمونە لە یەکێک لە وڵاتانی دراوسەیە کە سەر ڕای سەختی باری ئابووری و سەپاندنی سزای ئابووری بەسەر ئەو وڵاتەداوە دابەزینێکی زۆر بەرچاوی بەهای دراوەکەیان بەڵام هێشتا چەندین گروپیان هاتوونەتە ناو پارێزگای سلێمانی کە ئەمەش هەماهەنگێکی باشی دروست کردووە وەکو کەرتە حکومیەکە و کەرتە تایبەتەکە کە لە ڕێگەی کۆمپانیاکان و لە ڕێگەی هەندێک لەو کۆمپانیا بەڕێزانەوە هێنراونەتە ناو شاری سلێمانی و دوو ڕۆژێک لێرە بوون و ڕۆژی کۆتاشیان بدۆتە شاری هەولێر کە گەشتیاران ڕۆشتون لەگەڵیانەوە ئەوەی خاڵێکی باشە کەواتە ئەوی کێتە سلێمانی چەند ڕۆژێ لێرە بەسەرە باچێتە هەولێر بێگومان دڵنیاشیانی لە هەولێر بەسەریان بردو چەند ڕۆژێک گەشت و گوزار لە هەرێمە ئەگەر تۆ بێت و زۆر بەباشی ئیدارە بکرێت بێگومان بکە ئەبێتە هۆکارێک بۆ فرەچەشنبوونی سەرچاوی دەستخستنی داهات لە هەرێمی کوردستاندا و نابین بە هەرێمێکی ڕێعی وەکو ئەو دەوڵەتە ڕێیانی کە تەنها سەرچاویان پشت بە داهاتە نەوتەکان ئەبەستی ئێمە ئەمە داهاتێکی نانەوتی زۆر باشە بەڵێ بێگومان و ئێمە ئەمانوێ با بڵێن لە بنکە گەشتیارەکانمان ئەگەر زۆر بچووکیش بێ ئێمە گرنجێکی زۆر باشی پێ ئەدەین چونکە ئەزانین کە لە بۆنەکانداوە لە هاتنی بەلێشاوی گەشتیاراندا هەموو شوێنێک ئەتوانێت کە خزمەتەکانی خۆی بەڕووی گەشتیاران بکاتەوە هەرچەندە ئەگەر بچووکیش بێ بەڵام ئەتوانێت بە شێوازێکی زۆر بەرچاو جوان خزمەتی گەشتیاران و میوانانی ئازیزی شاری سلێمانی بکە. باشە کارگۆران بابەتی گەشتیاری ناوچە شوێنەوارەکانیشی تیەکەی ئەمانەژە بنە بەشێک لەو شوێنانی کە گەشتیار سەردانیان کار بێگومان جەنابتان نەزان با بڵێن بواری گەشتیاری کە کاتێک دێتە گەشتیاری
چەندین لق و جۆر و بواری هەیە بۆ نمونە ئێمە گەشتیاری تەرفیهیمان هەیە ینی بەس تەنهادی بۆ کات بەسەربردن و بۆ چێژوەرگرتنەوەمانە بەڵام گەشتیاری تەندروستیمان هەیە بۆ نمونە گەشتیاری مێژوویمان هەیە گەشتیاری شوێنەواریمان هەیە گەشتیاری ئاینیمان هەیە گەشتیاری بۆ نمونە هەتا تەنانەت گەشتیاری ڕەش هەیە گەشتیاری شین گەشتیاری ئەمانە بە ڕەنگەکانیش جیاواز دیاری کراوە مەسەن گەشتیاری ئاوی هەیە مەسەن کەسێک دێ بەس بۆ ئەوەی کە بچێت لە دەریاچەیەک لە شوێنێکی تایبەت تا بچێت چەند چالاکیی ئاوی هەیە ئەوانە بەکاربهێنێ بۆ نمونە ئێمە گەشتیاری مێژوویمان هەیە مۆزەخانەی ئەمنە سوورەکەمان هەیە مۆزەخانەی سلێمانیمان هەیە کە ئەمانە گەشتیاران ئەتوانن مەسەرەن ئەو گروپانەی کە دێن وەکو پێشمەرجێک بەیان دانراوە کۆمەڵێک معالیم و معلەم هەن لە ناو شاری سلێمانیا پێویستە سەردان بکرێن بۆ نمونە ئەگەر بچنە پارێزگای هەڵەبجە مۆنۆمنتمان هەیە کە ئەمە هەم دەرخستنی کولتورەکەی خۆتە هەم مێژوەکەی خۆتە هەم ناساوی خۆتە بێگومان ئەمانە هەمووی ڕاستە بەتایبەتن بەگەلی کورد بەڵام لە ڕێگەیانەوە تۆتوانی ئەو میوانانە ئاشناکەی بە کەلتوری خۆت بە دابوونەریتی خۆت بە مێژوەکەی خۆت بە خەبات و تێکۆشانی خۆت بۆ نمونە کەسێک کە سەردانی مۆزەخانەی ئەمنە سوورەکەی سلێمانی ئەکا بۆی دەرئەکەوێ کە ئاستی ئەو زەبر و زەنگ و زۆر و زوڵم و ستەمەی کە لە پارێزگای سلێمانیا ئەم شوێنە ئەنجامی داوە ئێستا چۆن ئیسیسمار کراوەوە کراوە بە شوێنێکی ئاسەواریە کراوە بە شوێنەوارێکە ئێستش خەڵک ئەتوانێت بچێتە ئەو کاتەوە ئەو مێژوە بێنێتەوە بەرچاوی خۆی بەڵام بە شێوازێکی جوان ئێستا کافی تایەوە خزمەت گوزاری تیاوە کراوە بە مۆزەخانەیەکە گەشتیار و تەنانەت هاوڵاتیانیش بە ئاوات و بە تاسەوەن کە بچن سەردانی بکەن بۆ ئەوەی کە زیاتر ئاشنا بن بەوەی کە بزانن ئەم قۆناغە لە ئەم قۆناغێکی تێپەڕیوە لە مێژووی گەلەکەمان لە مێژووی ئەم میلەتە و مێژووی ئەم نەتەوەیە کە کووردە بۆ ئەوەی زیاتر پێی ئاشنابن لە هەمان کاتیشاتۆ هەر لە ڕێگەی گەشت و گوزار و لە ڕێگەی گەشتیاری و ئەتوانی ئاشنابی بە کولتوری ئەو خەڵکانی ترکەیەن بۆ نمونە تێکەڵاوێک دروزەکەیوە علاقاتێک دروزەکەیوە لەم علاقات و تێکەڵاوێشەوە چەندین پەیوەندی بازرگانی و ئابووریشی لێ ئەکەوێتەوە کە تۆ ئەتوانی هەموو ئەمانە لێ کاتاوە بەرهێنانی تیاپکەی و ئیسیسماری تیاپکەی بۆ ئەوەی بتوانانی بە جوانترین شێوە سوود لە هەر گەشتیارێک ببینی ئەگەر بە تاکی شات بێت تاکە کەسی ژات بێتەوە ئەبێ سوودی لێوەربگریوە بزانی ماوەی مانەوەکەی چەندێک داهاتت لێ دەست ئەکەوێەوە چەندێک ئەبێتە هۆی ئەم خزمەتانی کە تۆ پێشکەشێکی ئەبێتە هۆی ئەوەی کە ئەویش چەندێک بەو داهاتوو بەو ئینەی کە هەیەی لێرەدا بتوانێت هاوکاری تۆ بکە. نمونەی تریشمان زۆرن یعنی ئێمە ئەتوانین ئەمانە هەمووی بەکاربهێنین لە ڕێگەی گەشت و گوزارەوە ئێمە دوای جەژنیش ڕێکەوتنمان هەیە هەر کۆمپانیاکان با بڵێن لە ڕێگەی کۆمپانیا و گەشتیاریەکانەوە بەڵێ ئەتوانین بڵێن چەند گروپێک لە وڵاتانی ئەوروپاوە سەردانی پارێزگای سلێمانی ئەکەن بەڵام تەوقیتەکەیان نەکەوتۆتە با بڵێن نەکەوتە ئەم جەژنی پیرۆزی ڕەمەزانەوە کەوێتە دوای جەژن و لە وڵاتە ئەوروپیەکانەوە دێن و سەردانی پارێزگای سلێمانی ئەەکەن ینی گەشتیاری نەوەستاوە هەرچەندە سەختە هەرچەندە لەگەڵ پارە ئەگەر مخارەنەی بارودۆخی سیاسی ناوچەکە بە ئامۆک و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکەی کە سیاست پەیوەندی بە هەموو شتێکەوە هەیە ئەوکو باسمان کرد سەقامگیری ئەگەر سەقامگیری لە شوێنێک نەبێ من و جەنابەت ناچین بۆ ئەو شوێنە بەمبەستی گەشتکردن ئەبێ بچین بۆ شوێنێکە ئارامی هەبێ وە سەقامگیری سیاسی هەبێ بارودۆخەکە لەگەڵ ساڵی پارە زۆری فەرق کردووە ئەو وڵاتانی چواردەوری عێراق بۆ نمونە بەشێکی زۆریان ئارام نین هێشتا جێگیر نین هێشتا دۆخەکەیان وەکو دەڵەمە وایە بۆ نمونە هەندێک لە دەوڵەتە گەورەکانی دراوسی عێراقیش دۆخی ناوخۆییان لەبار نیە یاخود گونجاو نیە یاخود جۆرێک لە جۆرەکان پشێوێکی ڕێژەی گەشتیار هەمووی کاریگەری هەیە مەسەلەن ئەو هەندێک لە وڵاتانە بەهای پارەکەی ئەوە دابەزیوە گەشتکردن قورس ئەکات وەکو پار بۆ نمونە دووقات و نیو لە پار بەهای دراوەکەیان دابەزیوە ئەمە سەختە بەڵام لەگەڵ ئەوەشدا هێشتا هەر نەوەستاوە هەر گروپات هێنراوەتە هەرێمی کوردستان و پارێزگای سلێمانی کەواتە لە هەوڵدان ناومێت نابی و ئەگەر تۆ بە تاسەوە ینی بە خۆشەویستی و لە بارەکەی خۆ تاکارەکەی خۆت جێبەجێ بکەی بە دڵسۆزانە بێگومان ئامانجێکت هەر بەردەستە بێت دەست خۆشکا گۆرانشان کاگە نەریمان بابەتی ئەوەی کە ینی بۆ نمونەیە سەر لە هەرێمی کوردستان ڕاستە ینی دەستەی گەشت و گوزاری هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان بایەخێکی زۆری داوە بە کەرتی گەشتیاری بەڵام یعنی ئەمێ ئەوە پرسم تاڵن کاگۆرانی ژاماژەی بە خاڵێکدا لە قسەکانیە بابەتی ینی گەشتیاری
چەندی سەر بە حکوومەت هەرێمی کوردستانەوە چەندی دراوە بە کەرتی تایبەت ئەوەی کە سەر بە حکوومەت هەرێمی کوردستان و دەستەی گەشتیارە ئەتوانین بڵین لە ئاستی ینی پێشکەشکردنی خزمەت گوزاریەکان وەکو کەرتە تایبەتەکەی یاخود نەخێر فەرق و جیاوازی هەیە لەم نێوەندەیە. نازانم ئەگەر مەبەستت با بڵێن ئەو شوێنانێک کە تا چەند کەرتی حکومی بەڕێوە دەبا یان کەرتی تایبەت بەڕێوە دەبا ئەگەر مەبەستت ئەوە بڵێ خۆی هەموو ئەو شوێنە گەشتیارانەی بە تایبەت بن کە گەشتیاریەکان یان ئەوانەی کە مۆڵەتی گەشتیاریان هەیە لەلایەن کەرتی تایبەتەوە بەڕێوە دەبردرێن یان خاوەنددارەتیان لە بۆ کەرتی تایبەتە بەڵام وەکو چاودێریکردن و پێدانی ڕێنمایی ئەوە لەلایەن گەشت و گوزارەوە سەرپەرشتی دەکرێتن ینی وەکو حکوومەت ینی بنمون ئەگەر حکوومەت پرسیارەکەت ئەوە بێ میوانخانەیەکی هەبێ یان شوێنێکی هەبی تایبەت بەخۆی یان داهاتەکە ڕاستەوخۆ لە بۆ حکوومەتی بگەڕێتەوە نا حکوومەت ئەوەی نییە بەڵام ئەوەی کە هەیە چاودێری بن کە گەشتیاریەکان دەکاتن بەنمونە لە شاری هەولێر ئێستا نزیکەی 1500 مۆڵەتی گەشتیاریمان هەیە کە خۆی لە خۆیدا ئەوانە هەموو حکوومەت سەرپەرشتی دەکا وەکو گەشت و گوزار یان مۆڵەتەکان ڕاستەوخۆ لەلایەن گەشت و گوزارەوە پێدەدێت دوای ئەوەی هەموو ئەو ڕێنمایانە جێبەجێ دەکرێت کە پێویستە لە شوێنێکی گەشتیاری هەبێ بەپێی پلە و ڕیزبەندیەکەیان وەکو داهاتیش کە ئایا حکوومەت چۆن سوودمەند دەبێت لە داهاتی هاتنە ناوەی گەشتیار ئەوەیە کە ڕاستەوخۆ حکوومەت سوودمەند نابێت بەڵام بە شێوەیەکی گشتی لە هاتنی گەشتیار هەموو بازار سوودمەند دەبێت ینی لەوانەیە دەستگێڕێکی سەر شەقام هەتا ئیتر میوانخانە کێشتخانێکی زۆر باش سوودمەند بێت لە هاتنی گەشتیاران یعنی ئەمە نەگەر باسی هەولێر بکەم ینی ئێستا سەردانێکی ناو بازاری هەولێر بکەیت ینی لەوانەیە سێ بەشی ئەوانەی کە لە ناو بازاری هەولێردا هەن ئێستا هەمویان گەشتیار بن خۆی لە خۆیدا ئەوانش بژانەوەکی زۆر باشە پێشتر ئەمە زۆر جار ڕێنماییمان دەدا شوێنەکان کە پێویستە لە ڕۆژانی پشوو کراوە بن بەڵام ئێستا هیچ پێویست ناکە ڕێنمایی بە شوێنە گەشتیارەکان بدەیت ئەوان لە خۆیان دەزانن کە لە هاتنی گەشتیار تەنها سوودمەندی یەکەم ئەوان دەبن هەموو شوێنەکان لە بۆنەکانیشدا کراوەیە بەنمونە چێشتخانەکانە نانەوانخانەکانە یان بەنزینخانەیە هەر شوێنەکە یا مارکێتێکی گشتیە هەموو ئەو شوێنانە کراوە دەبن ینی پێشتر تۆزە گرفتمان هەبوو لەو بابەتێ بەڵام لە چەند ساڵی ڕابردووەوە کە دەزانن سوودمەندی یەکەم لە هاتنی گەشتیار ئەوانن ینی هەموو شوێنەکان کراوە دەبن لۆیە حکوومەت تەنها بە شێوەی وەرگرتنی ئەو باز ڕوسوماتەی لە بن کە گەشتیارەکاندا هەیە سوودمەند دەبێتن باشە لە بابەتی ئەوەی کە ئێستا بۆن حکوومەت هەرێمی کوردستان ئەوێ ینی پەرە بە کەرتی گەشتیاری بدا ئەوە تا مەبەستێتی کە گەشتیارێکی زۆر ڕووکەن هەرێمی کوردستان بۆ سەردانیکردنی ناوچە گەشتیاریەکان و ینی بەڕاستی و داهاتی کە بۆ هەرێمی کوردستان دەسەکەوێت لەم بابەتەیە ینی خەڵک هەمووی سوودمەند بێ لی بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان و دەستەی گەشت و گوزاری هەرێم و بەڕێوەبەتی گشتیەکانی گەشت و گوزار لە شارەکان تا چەند کاراسانیان کردووە بۆ لایەنی بەرامبەر کە بۆ نمونە ناوچە گەشتیاریەکانن یاخود کابراایە کە بازرگانێکی گەشتیارە دەیەوێت بۆ بەرهێنان لە بواری گەشتیاردا بکە یعنی بۆ نمونە کار ئاسانی کراوە بۆیان یاخود ڕسوماتیان لەسەر کەم کراوەتەوە پارەی کارەبایان لەسەر کەم کراوەتەوە زەریبەیان لەسەر کەم کراوەتەوە بۆی کە بتوانن پەرە بدەن بە شوێنەکەی خۆیان لانی ئەوە ئێستانیە بڵێم ئەو ساڵبی لە مێژە حکوومەتی هەرێم هەموو ئاسانکارێکی کردیە لە بۆ بەتایبەت وە بەهێنەری بیانی کە بێن وەبەرهێنەری خۆیان لێرە بەگەڕ بخەن لە بۆ بابەتی گەشتیاری ینی با بڵێن دەلالەتی قسەکانیشمەوەیە کە باسم کرد کۆمەڵێک براندی نێودەوڵەتی لە شاری هەولێر هەیە کە ئەوانەش سەرمایەکی زۆر باشیان بەگەڕ خستە ڕاستە قازانج دەکەن بەڵام دڵنیان لەوەی کە هەموو ئەو ئاسانکاریانە پێویستە لە بۆیان دەکرێت یان ئێستا بنمونە ئەگەر حکوومەت زەویەکی هەبێ بەکرێکی کەمی ساڵانە دەداتە ڕێستورانتێک یان میوانخانەیەک لەسەری دروست دەکرێەوە دواییش چەند ساڵێک لە بەشی زۆری ئەو زەریبانەی کە پێویستە ئەو شوێنە بیدا خۆش دەبێت ئەوەش ئاسانکارێکی زۆر باشە ینی بەتایبەت لە بابەتی گەشتیاری کە دەکرێتن و پێم وایە لە ساڵی 2023 بەپێی ئەو با بڵێن بڕیارەی کە لە ئەنجومەنی وەزیران دەرچوو بەڕێ سەرۆکی دەستەی گەشت و گوزار لە بۆ یەکەم جار لە کۆبنەوەکانی ئەنجومەنی وەزیران پلانی گەشت و گوزاری خستە ڕوو لەوێ پاڵپشتی هەموو وەزیرەکان و سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەتی وەرگرت لۆ هەموو ئەو ئاسانکارانی کە پێویستە لە کەرتی گەشتیاری بکرێت و هەموو وەزارەتەکانیشی ڕاستپارت کە پێویستە ئاسانکاری لە بۆ بابەتی کەرتی گەشتیاری بکەن بەتایبەت لەسەر یەکلاکردنەوەی زەویەکان یان کار ئاسانی لە بابەتی زەریبە
زیبە و یان چۆنێتی ئاسانکاری لە بۆ وەبەرهێنەرانی بیانی لەوەی سەرمایەکانیان لێرە بەگەر بخەن و هەروەها پرۆژەی جیاواز دروست بکەن چونکە بەڕاستی پێویستە گەشتیار هەموو ساڵێک یان چەند ساڵ جارێک سەردانی هەرێمی کوردستان یان شاری هەولێر دەکات پێویستە چەند شوێنێکی جیاواز ببینێ ینی هەر ئەوە نەبێت کە لە 5 ساڵی ڕابردوو دیتیتی یان ئێستا لە شاری هەولێر با بڵێن لە ساڵی ڕابردوو بە تایبەت کۆمەڵێک پرۆژەی زۆر جوان کرایتەوە لە با بڵێن ناوچە شاخاویەکان کە ئەوە شۆکار دەبیلۆ هاتنناوەی ژمارەی زۆری گەشتیار وەجگەلەوەش لەم ساڵدا لە سەر چیای سەفین لە شەقلاوە پرۆژەیەکی زۆر جوانی گەشتیاری کە تەلفریکی لە خۆ دەگرێت کۆمەڵێک چێشتخانە و میوانخانەی پێنجەستێرە و کۆمەڵێک کۆشک و پارک و ینی کۆمەڵێک با بڵێن ئەو یاریانەی کە وا دەکەن کە گەشتیار ڕابچێشن یان سەرنجی گەشتیار ڕابچێشن لەو شوێنە ئەنجام دەدرێت کە ئەوانە هۆکارن لەو هاتنە ناوەی ژمارەیەکی باشی گەشتیار. دەست خۆش کاگنەریوەنجان کا گۆران بابەتی نرخەکان چۆنێ سێمە خۆمان کە ئەچینە ینی دەرەوەی وڵات بۆ یەشێ لە وڵاتانی دراوسێمان ینی هەمیشە و گلەیەمان هەیە بۆ ناڵین ئێمە بیانین یاخود ئێمە گەشتیارین کە چیناوێ ینی هەلەکە خۆزنەوە بین کە ئێمە بیانین خەڵکی وڵاتەنین نرخەکانمان لەسەر زیاکەن لارێمی کوردستان خۆ ئەم خاڵە ئێوە چاودێریەکەن هیچ تیشیواتان بەدی کردووە بۆ نمونە یاخود یەکێ لە گروپێ لە گەشتیارە بیانەکان ئەم گلەیانیان هەبوو کە نرخەکان زیاتریان لێسەررابێت خۆی ئێمە ئەگەر باس لەوە بکەین بۆ نمونە باس لە بن کە گەشتیارەکانمان بکەین هەموو ڕۆژێ با بڵێن لە وەکو بۆنەکان وەکو مناسبات وەکو جەژن و پشوەکان و ئەو مناسباتانەی تر هەموو ڕۆژێک ئەوان گەشتیاران ڕویان تێناکات لە کۆمەڵێک بۆنیانە بێت لۆ دەکرێتە سەریان و یاخود بە تەواوی توانەکانیانەوە بۆ نمونە ئوتێلێک بە تەواوی توانەکانیەوە کارەکە بەڵام دوای کۆتایی هاتنی بۆنەکە ناتوانێت بە تەواوی توانەکانیەوە کار بکات لە بەرەوەی کە ڕێژەی لەسەر میوانەکانی کەمەکەنەوە بەڵام وەکو پێشمەرجێک لە بەرەوراتی گشتی گەشت و گوزاری سلێمانی تەواوی ئەو بنکە گەشتیاریانەی بە جیاوازی چالاکیەکانیانەوە کە چالاکی گەشتیارەکان جۆرا و جۆرن ئەو پێشمەرجی کە بۆیان دانراوە بۆ نموناگەر ئێمە ڕووبکەینە یەکێک لە شوێنەکانی مانەوە حەوانەوە بۆ نمونە ڕووکەینەوە تێلێک لە ئۆتێلێکی سێ ئەستێرە یاخود دو ئەستێرە لە پازگای سلێمانی یا یەک ئەستێرە تا هەموو پلەبەندیەکان و کۆلێنەکانی گەشت و گوزار کە هەیە ئەگەر ڕووی تێبکەین ئێمە پێویستە لە پرزگە و ریسێپشنی ئەو شوێنە لەسەر ستاندێک یاخود لەسەر تابلۆیەکە هەڵواسابێ بە دیوارێک یا لە شوێنێکی گونجاوەبێ تەواوی خزمەت گوزاریەکان کە لەو جێگایەدا هەیە بە ڕووی گەشتیارە کراوەیە و بەردەوامە خزمەت گوزاریەکان نووسرابێ و لە بەرامبەریشی لە بەرامبەر هەر جۆرێک لەو خزمەت گوزاریانە نرخەکەشی نووسرابێ ئەکرێ ئەم نرخانە لە مەوسیمەکانە مەسەلەن دابەزین بەخۆیەوە ببینێ یاخود کەمێک هەڵکشانی هەبێ بەڵام گرنگە کە گەشتیار بزانێ ئەو خزمەت گوزاری کە دێت و مەوەسێتی ئەو ژوورەی کە ئێوێ ژووری دووکەسی یەک نەفەری سویت ئیتر هەر جۆرێکی تر کابینە یاخود هەوارگە ئەوەی کە خۆی مەبەستێتی کەپرە هەرچیەکە بزانێ پێش ئەوەی مامەڵە بکاو تێبکەوێت لە هۆتێلێکی پێنجە سێرەی ژوورێکی دوو نەفەری بە چەند بۆ لە سلەیمانی بۆ نمونە ئێوە بەپێی خزمەت گوزاریەکان ئەگۆڕێت بەڵێ ئەگات چونکە ئەو خزمەت گوزاریانەی کە هەیە هەرێمی کوردستان و لەناو هەرێمی کوردستان شاد پارێزگای سلێمانی یەکێکە لەو شوێنانەی کە زۆر هەرزانە لە ڕووی نرخەوە ئەگەر با بڵێن بەراوردی بکەین بە وڵاتانی چواردەوری خۆمان هەرچەندە ئێمەش ئەو خزمەت گوزاریانی کە پێشکەشەکەین هیچی لەوەی ئەوان کەمتر نییە بۆ نمونە هەموو خزمەت گوزاریەکانی ئوتێلێکی پێنجە سێرە کە تۆ لە وڵاتانی دراوسێ دەستت بکەوێت لەوانەیە هەرێمی کوردستانیشا وجودیان هەیە ئەگەر هەمووشی نەبێ سەتی نەوەتی لەو خزمەت گوزاریانە بەردەست ئەکەوێت بەڵام هێشتا نرخەکانی ئێمە لە نرخەکانی ئەوان هەرزانترە بەڵام دیاریکردنی نرخەکە وە کاتێک جەناب دەچی کە ئەزانی ئەو خزمەت گوزاری کە تۆ ئەتەوێت ئەو ژوورەی کە تۆ ئەتەوێت و کابینەی جەناب دەتەوێت ئەزانی نرخەکەی بای چەندە هەر کاتێک گەشتیار ئەمەی بینی و لەو شوێنە زیاتر لەوەی لێوە گیرە و پەیوەندی بە ئێمەوە کرد ئێمە ئەتوانین دەخاڵەت بکەین و ئەتوانین ئیجراعاتی یاساییش بەرامبەر بەڵێ بەرامبەر بەو شوێنە ئەژیرێتە بەر بەڵام
سواز بۆخوا خۆشببختانە هەتا ئێستا ئێمە هیچ جۆرێک لەو سەرپێچیانەمان نەبووە ئەمە بۆ شوێنەکانی تریش ڕاستە بۆ نمونە ئەو جێگایانەی وەکو ڕێستورانتەکان وەکو کافتریاکان وەکو ڕێست و باڕەکان خواردن و خواردنەوەکان خواردەمەنێ خێراکان ئەوانەی کە بنکەی گەشتیاری نۆمەڵەتی کارکردنی گەشتیاریان هەیە پێویستە هەمان ئەو تابلۆیان هەبێ و نرخەکانیان دیاری کراو بێ و مینویان هەبێ مینوە بە شێوازی ئەگەر مینوەکە چاپکراو بێ بێتە بەردەستی گەشتیار با بزانێت میوانەکەی ئەو شوێنە بزانێت داوای چی ئەکا ئەو جۆرەی کە ئەو خواستێتی و نرخەکەشی لە بەرامبەرێتی یاخود بە شێوازی ئەلکترۆنی لە ڕێگەی تابلێت یاخود ئایپاد یا ئەو ئەپانەی کە لەسەر مێزەکان دانراون گەشتیار دەتوانێت لە ڕێگەی مۆبایلەکەی بزانێ هەموو ئەو خواردن و خواردنەوە گەرم و ساردانەی کە لەوێدا پێشکەشەکرێن نرخەکانیان چۆنە و هەر کاتێک تەجاوزی ئەو مینویانەش بکرێ بێگومان بۆکو سەرپێچیەک لەسەر ئەو شوێنە تۆمارەکرێەوە لە ڕێگەی لیژنە گەشتیارەکان یاخود لیژنە هاوشکانی خامخامەتی سلێمانیەوە ئەو لیژنانەی کە نوێنەرەکانی بەڕێوەبراتی گشتی گەشت و گوزاریان تایە لێ پێچینەوە لەو شوێنانە ئەکرێەوە ئەو سەرپێچە لەسەریان تۆمارەکرێت. طبعا دوای ئێوەش محاسبەیانەکەن و شوێنەگەش تا ڕادێگانی کەم تا زۆر لەوە چێ لە داهاتوە ئەو ڕاواجەی نەمێنم. کاگۆران خادر وتەبێژی بەڕێوەبراتی گشتی گەشت و گوزاری سلێمانی زۆر سپاس دەکەم کە لە بەرنامە لە ستودیۆ لەگەڵ ماوی. سپاس بۆ کاک نەریمانگەردی وتەبێژی بەڕێوەبراتی گەشت و گوزاری هەولێر کە بە سپاسەوە لە ستودیۆکانمان لە شاری هەولێر میوانی پانۆراما بوون. زۆر سپاسان دەکەم. بەڵێ بینرانی بەڕێز ئەڵقێم شەوی پانۆراماتان پێشکەش کرا ئێوە ساغ و تەندروست باش بن. خواتان لەگەڵ.